هیوادارین حکوومەتی هەرێم زوو تەشکیل بکرێ، گرنگی هەیە بۆ بەرژەوەندی خەڵک. هیوادارین کارەبا چاکرێ، بنزین هەرزانبی، گاز هەرزانبی، لەبەرەوەی ئەوەی بژێوی خەرچی بەعام لەسەر ئەو شتانەیە. ئەگەر ئەو شتانە سعری مناسبی خەڵک ژیانی خۆش دەبی. حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی مشکلەیەکی ئەمە حکوومەتی هەرێمی ئێمە لەگەر ئەو ملەتی خۆی ئەو جەماوەرە زۆر بەڕاستی ئەوی هاوڵاتی چی لە حکوومەتی داهاتوو بواتێ. بۆ نمونە کارەبا موچە مشکلەمانی ئەو موچە ئینشەڵا جێبەجێ بووە، بەس قەزەی کارەبا عەنیە چی هاوڵاتێکە چێ من لە ماڵەوە ماگانە دەچم 40,000 50,000 دەدەمە مۆلیدا. ئێوە ئەسوا حکوومەت چیوا دەکا؟ حکوومەت دوا هاوڵاتی هەموو کارەباکان مثل ماگی 50,000 دەدەم بۆ 50,000 شی حکوومەت دەم ماگی 100,000ەکە، کەواتە کێشەی ملەت حل بوو لەم کوردستانە. هیوادارم حکوومەتی داهاتوو ببێتە حکوومەتێکی بۆ لابردنی گەندەلی، بۆ چاکسازیکردن و بۆ بەهێزکردنی کەرتی پەروەردە و بەهێزکردنی سەرجەم بوارەکانی ئەوانەی خزمەت بە چین و توێژەکانی لاوان دەکەن. هیوادارم حکوومەتی داهاتووی ئەوەی کە دێتن خزمەتێکی بێپایانەی سەرجەم هاوڵاتان بکاتن لەکردنەوەی خەستەخانە و لەکردنەوەی قوتابخانە و لە دابەزینی نرخی کەلوپەلەکان. زۆر بەداخەوە پێکەنانی حکوومەت زۆر دواکەوتووە. هیوادارین بە زووترین کات لایەنەکان بەرژەوەندی تایبەتی خۆیان وەلانێن و بیر لە بەرژەوەندی گشتی بکەنەوە و بەڕاستی ئەو کابینێ ئینشاڵڵا خەڵکێکی زۆر ئەمەلی پێ هەیە.